ئەگەر بیبینن ئەوە ئەسپێکە کە بەردەمی بە ئۆتۆمبیلەکان گرتووە کامە زیاتر لە هەفتەیەکە کوی کە باسییان کرد. ئێرە سەرڕێگای ناحیسی تەک بۆ گوندی تەگەرانە ژمارەیەک ئەسب لە سەرب شەقامەند چەند ڕۆژێکە کە بووەتە هۆی ناڕەزایەتی هاوڵاتیان و دوکاندارانی ئەم ناوە کام ژمارە ئەسپە لەسەر شەقامەکان هەندێک جار کە خەریکە ڕووداوی هاتوچۆ دروست دەکەن. ئەمە ئەگەر ئاوکارمەکەم گوێزێتەوە ئەسپەکان کە لەسەر شەقامەکان بەڵام منەوەی کە قسەم لەگەڵ ئەو کەسانە کردو کە لەم ناوە دوکانیان هەیە کە ئەم شوێنە نزیک گوندی زەردەبیە کە ئەیبینن ئەسپەکان بە سەر شەقامەکەیە دەسوڕێنەوە کە ماوەی چەند ڕۆژێکە ئەم ئەسپانە لێرن کە چەند جایش خەری بووە ڕووداوی هاتوچۆ دروست بکەن. ئەمە ئەو دیمەنەیە کە لە ناحیی سیتەکەوە دەچێتەوە بەرەو گوندی تەگەران لە ئاستی گوندی زەردەبیایە کە ژمارەیەک ئەسب بەڕەڵاکراون لە سەر شەقامەکە و کە بەبێەوەی کەسیش لیان بپرسێتەوە. قسە لەگەڵ دوکاندارانی ئەم ناوە کرد وتمە ئەسپانەی شێ ئەوان نیانویست سەڵام بۆ بکەن بەڵام باسییان لەوە کرد کە ئەسپەکان نازاننی شێیە. بە خۆشحاڵیەوە خاتو ئاوات ئاگاداری کردینەوە لەسەر ئەم بابەتە ئەگەر فەرموویت ئێرە خاتو ئاوات چەند ڕۆژە لێرە و هاتوچۆکەیت و ئەم ئەسپانە بینی؟ تقریبا هەفتەیەک زیاترە و لە بارانە زۆرەکەیە کە بێرێ هاتم هەشتی بەیانی بوو لێە بوون. شەوێکیش دوای ئەوە هاتم تقریبا سعات 11 شەو بوو لە کیسەکانیان نەدڕان ئەم کیسە خۆڵانەیان نەدڕان نانیان نەخوارد و بارانە زۆر و سەرما زۆرەکەش لێ هەفتە زیاترە یعنی تقریبا هەفتە بۆ 10 ڕۆژ زیاترە. بەڵێ ئەوە کە بینی بێتانی چیە بوو ئەمە؟ کاتی بەفرەکەش لێرە بوون و بەڕاستی من نازانم کێیە چکە من پرسیاریشم کرد لەم گەڕەکانە و وتیان نازانینی کێ بەزەوەم پێ ناخۆشەکە بەسەر جادەیە ئەڕۆن وە جەنابیش دەزانی کە ئێرە سەیرانگەیە و خەڵگێت و ئەڕوا و سیارە بە سەریعیەوە ڕوا تاسە و شتی لێ نییە لەم ناوە. یعنی من لەوا ترسم کە بە سیارەکەون یان شتێک بێیان لە برسایان خواردنی بۆ گەن بخۆن پیس بخۆنیان خاوەنەکەی هەر کەسێک بێ داوای لێکەم کە بێت ئەو ئەسپانە بەرێت ئیتر چەند ڕۆژێکی تر ئەسپەکان نەبا بەڕاستی من ئاسایشی لێ ئاگادارەکەم و سیارێنین و ئەسپەکانە بین. یعنی هیچ حەلێکی تر نییە چکە بێ ئەوەی کە ئەسب بەخێوەکە ئەبێت بزانێت کە بەخێوکردنی ئەسب چێ دیارە ئەم تەنها بۆ جوانیە کڕیەتی وە خۆشی ئاگای لێ نییە و مەزرعەکەشی دیارە دەرگاوشتی بەڕەڵایە بۆیەوە ئەسپەکان هاتوونەتە دەرەوە. دەستەکان خۆش بێ زۆر سوال بەڕێستان بەڵێ ئەگەر هاوکاربینەکان بژێتەوە لێرە ئەو ئەسپانە دەچنە ناو دوکانەکانەوە هاوشێوەی ئەوەش دێنە سەر شەقامەکە کە ئەمە مەترسی لەسەر ئەو شۆفێران دروست دەکات کە هاتووێم ڕێگای دەکەن کامام ڕێگایە دەچێتە ناوچەی شارباژێر کۆم ئەم شوێنەشی ئەمەری هەر سەبە قەزای شای باژێرە بەڵام لۆدێکی زۆر هەیە قەرباڵغی زۆر هەیە بە تایبەت لە کاتەکانی ئێواراندا کە لێسادا پشووە هاوڵاتیان دەچنە دەرەوەی شار بۆ سەیراگاکانی ئەم ناوچەیە بۆیە ئەو ئەگەر بیبینن ئەوە ئەسپێکە کە بەردەمی بە ئۆتۆمبیلەکان گرتووە کامە زیاتر لە هەفتەیەکە کوی کە باسییان کرد ئەم ئەسپانە لێرن بەبێ ئەوەی کە کەس لیان بپرسێتەوە لەسەرم بابەتە بە دۆداچوون دەکەین کە بزانین هۆکاری ئەم بابەتە چییە زیاتر کە چێ ئەم ئەسپانەی لێرەدا بەجێ هێشتۆ لێسە دەیبینن کە لۆد و قەرەباڵغێکی زۆری دروست کردووە بەویستی خۆیان ئەسپەکان دەسوڕێنەوە لە بەردەمی ئۆتۆمبیلەکاندا کە ئۆتۆمبیلەکان وەستاون هەندێک جاریش هەبووە کە مەترسی ڕووداوی هاتوچۆشی دروست کردووە یەکێک لە ئەسپەکان لە ناوەڕاستی شەقامەکەدا وەستاوە بۆیە خەڵکی ئەم ناوچێ و دوکاندارەکانیش داواکارن لەلایەنی پەیوەندیدار کە بە دوای ئەم بابەتەدا بچن لەبەرەوەی کە ئەمە مەترسی لەسەر گیانی هاوڵاتیان دروست دەکات کە بە شێوەیەک کە ئاژەڵی بەرەڵا ڕێگە پێنەدراوە ئەو ئاژەڵانی کە هی خەڵکن ڕێگە پێنەدراوە لە سەر شەقامەکان بن بۆیە هاوڵاتیان دادەبەزن و داخەنە ڕۆخی شەقامەکەەوە بەڵام ئەوان بە هەمە شێوە دەگەڕێنەوە کە ئەمە هەندێک جار مەترسی ڕووداوی هاتوچۆشی لەسەرە بۆیە بەردەوام بەڵێ ئەمە ئەسپەکانن کە لەسەر ئەم شەقامەن گرەی زۆری شۆفێران و هاوڵاتیان و خەڵکی ئەم ناوچەی لێکەوتوێتەوە کە دەیانەوێت لانی پەیوەندیدار بێت چارەسەرێکی ئەم کێشەیە بکات کە چەندی ڕووداوی هاتوچۆشەی بۆ ڕووبات لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا و بە ئێستاشەوە کە خۆمان لێرە بووین کە ئەسپەکان دێنە سەر شەقامەکە بەڵام هیچ کەسێک نییە بیان باتەوە لانەکەی خۆیان یاخۆت ئەم ئەسپانە
هاتوونە دەرەوە لە ئەو شوێنی کە بۆیان دانراوە یاخود ئەوەیە کە کەسێک لێرە دایناون بەڵام تا ئێستا نازانێ من پرسیارم لە دوکاندارەکانی ئەم ناوەکەیان نازانی چێ بەڵام گرفتێکی زۆری لەسەر ئەم شەقامە دروست کردووە.